ئێرە واشنگتۆنە دەنگی ئەمریکا جۆگرانی خۆشەویست ئەو کاتتان باش بەخێر بێنەوە بۆ بابەتێکی دیکەی بەرنامەی ئەوتوانەیە ڕەنگە. ئێران وەک وڵاتێکی فرەنەتەوە مەسەلەی دابینکردنی ئازادی بۆ هەموو ئەو نەتەوانەی کە تێیدا دەژین مەسەلەیەکی جێگای باس و دەمەتەقە بووە و کوردیش بەردەوام دووپاتی کردوێتەوە کە هەردوو ڕژیمەکانی پێشوو هەم شاو هەم حکوومەتی ئێستای کۆماری ئیسلامی ئێران مافەکانیان پێشێل کردوونە و ئایا مەسەلەی بەتایبەتی کورد لە ئێران چەندە بۆ حکوومەتی داهاتوو لە ئێراندا گرنگ دەبێت. کوریشای وە کەسێکی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی بەردەوام کردوێتی کە حکوومەتی داهاتوو کە ئەو لە بەرچاوی دەبێ حکوومەتێکی نوێیە کە ئازادی وەک یەک بۆ هەموو خەڵکی وڵات دابین دەکات. هەر حوتوی ڕابردوو لەو توژێکی تەلەڤیزیۆنی منۆتۆ لەسەر تەواویەتی خاچی وڵاتی ئێران جەخت دەکاتەوە و لە هەمان کاتیشدا دەڵێ وڵاتێکە کە هەموو لایەک دەبێ بۆ یەکگرتووی ئێران هەوڵ بدەن. سەبارەت بەوە کە مەسەلەی کورد چەند لە کوردستانی ئێران لە وڵاتەدا گرینگە و ئاسۆی کورد لە داهاتوودا چۆن دەبێ لەگەڵ دوو میوانی بەڕێزی بەرنامەی ڕەنگە تاوتۆی ئەم بابەتە دەکەین. کاکەری مەڵاوەیسی چالاکی سیاسی لە نۆروێژ و هەک جەماڵ نەجاری نووسەر لە فەڕەنسا. سپاسی هەردوو لاتان دەکەم بۆ ئامادەبوونتان. کاکەریم تۆ پێت وایە مەسەلەی کورد لە داهاتووی ئێراندا هەر وەک نەتەوەکانی دیکە گرنگی خۆی هەیە کە حکوومەتی داهاتوو پێویستە ئاوڕی وێ بدات؟ پێشەکی زۆر سڵاو بۆ بەڕێز کاک سەلاح هەیە ئەوە هەروە بچەوە کاک جەماڵی بەڕێز و خۆشەویست. دەرابطە لەگەڵ مەسەلەی کورد و ئایندەدا ڕاستەکەی توانایی کورد بە یەکەوەبوونی کورد یەکێتی کورد دەگەیەنێ. ئەمەم پێم وایە ئەو ئیتحادی کە بینی ئەو یەکێتی کە دەبینی چوار حیزبدا ساز بۆ دموکراتیک کۆمەڵەکان ئەگەر بەهێزی چەند حیزبی دیکەشی دەگەڵ کەسایەتی دیکە دەگەڵ بخەن موقعیتێک ساز دەبێ شەرایەتێک ساز دەبێت کە کورد باشتر جگای خۆی دەکاتەوە. ئەلبەتە کورد لە کوردستان لە هەموو بەشەکانی دیکە ئامادەترە بۆ هەر ئاڵوگۆڕێکی، بەڵام چۆن سیاست دەکات چۆن دەڕاتە پێشە دەگەڵ ئەوانی دیکە شەرتە. بە نەزەری من بۆەوەی کە مۆفەق بێ سێدانە نەو ئۆپۆزیسیۆنی شاپەرستەکانە کە ئەوڕۆ باسی دەکەین مەسەلەکەمان بەنەو ئەوان دەگرێتەوە. دووهەمشت مجاهیدینە کە دە بەرنامەی خۆیدا ئێستاش باوەڕی بە خود مختاری کورد هەیە دەگەڵ وەی کە زۆر حاڵەتێکی چۆن بڵێم توتالیتەر دنیا و ڕێکخراوەکاندا هەیە. سێمین حاڵەتیش ئەو ئیتحادەی نەتەوەکانە ئەمن زۆر ڕاستەکەی دنیا و ئەو سێ بەشەیدا زۆرتر دڵم بەوە خۆشە بەو شەرتەی بەلوچەکان و هەروە بێتەوە ئەل ئەحواز و عەرەبی خۆزستانی کە هەروە بێتەوە لایەکی دیکەش ئازەریەکان بە باشی هاوکاری یەکتر بکەن. ئەمن بەش بە حاڵی خۆم خۆشببینم، بەڵام کورد دەبێ زۆر وشیار بێ لە هەمووان خێن و قوربانی بۆ مەسەلەی نەتەوەی خۆی زیاتر داوە. کاک جەماڵ بەڕێستان چۆندا ئاسۆی کورد لە کوردستانی ئێران لە داهاتوودا دەبینن؟ من لە ئێستادا دیارە سڵاو ڕێزمێ لە خزمەت کاکەریمی بەڕێز کە بەشدارە لە بەرنامەکەدا هەروەها بۆ جەنابیشت کاک سەلاحی خۆشەویست. لە ئێستادا بەڕاستی ئاسۆیەکی گەشت بۆ پرسی کورد لە داهاتووی ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستان نابینم. هۆکارەکەشی ئەوەیە کە کاتێک ئێمە سەیری ڕووداوەکان دەکەین و چاو لە هێزی ئۆپۆزیسیۆن دەکەین لە دەرەوەی ئێران ئەو جۆرێکە کاکەریمی ژاماژەی پێکرد بەسەر چەند لایەندا دابەش دەبن کە کوردیش بەشێکە لەو هێزە ئۆپۆزیسیۆنی کە دژی کۆماری ئیسلامی کار دەکا. دوای 40 ساڵ حکومڕانی کۆماری ئیسلامی لە ئێران کورد نەیتوانیوە خۆی لە بەرەیەکی یەکگرتوودا بەردەستە بکاتەوە و ببێتە زمان حاڵی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئەوە یەکێک لەو فاکتەرە هەرە گرنگانەیە کە بەداخەوە نایەکگرتوویەکی سیر بە ئۆپۆزیسیۆنی کوردەوە دیارە. ئێمە ئەو شتە لە میدیای ئەحزابی ڕۆژهەڵاتی کوردستاندا دەبینین کە هەر کەس بەداخەوە سازی خۆی لە دەدا و دەتوانم بڵم کە پرسێکە بەلای خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانەوە گرنگی ئەویش یەکگرتوویە کە بەختەوەرانە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر هەموو پرسەنەتەوەیەکان یەکگرتوو هاتوونەتە مەیدان بە پێچەوانە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا نەیانتوانیوە یەکگرتوو بن. ئۆپۆزیسیۆنی ئێرانی هەروەکە کەریم ئاماژەی پێکرد کە لە سەڵتەنەت خوازەکان و مجاهیدین کە دوو هێزی گەورەی با بڵێن ئۆپۆزیسیۆنی دژی کۆماری ئیسلامی ئەوانە ئەگەر ڕۆژێک بیان هەوێ خۆیان لە بەرەیەکدا ببینەوە کە ئەگەری زۆریشی هەیە ئەمانە بتوانن خۆیان لە بەرەیەکدا ببینەوە کە یەکگرتووی خاشی ئێرانەوە چەند معیارێک بۆوان زۆر زۆر گرنگە، یەک لەوان زمانی فارسیە، ئەوانە دەتوانن سبەینێ خاوەن هێز بن وڵاتانی گەوری دنیا پشتگیریان بکەن. بەڵام ئێمە وەکو ئەحزابی ڕۆژهەڵاتی کوردستان کە نوێنەرایەتی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن،
ئێمە نەمانتوانیوە لەسەر هەندێک شت ساغ بینەوە. ئەوەی کە ئێمە بزانین لەکۆ دەژین، خاکی ڕۆژهەڵاتی کوردستان چۆیە، زمانی داهاتوی ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت چ، زمانی ڕسمی ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت چ بێ، و چۆن تەعامل لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی بکەین، و ئەگەر سبەینی لەگەڵ ئەو دوورایانەدا بنیشین خواستەکانی نەتەوەی کورتین و چۆن مەترحیان بکەین. وێ بەداخەوە من لە ئێستادا ئاسۆی کورد بە باشی نابینم هەتا یەکگرتوویەک لە نێو ئەحزابی کووردا دروست نەبێت. کاکەریم کوڕیشای لە وتوێژی لەگەڵ تەلەڤیزیۆنی مەنەتۆ لە حوتی ڕابردوودا لە بەشێکی قسەکانیدا دەڵێ زمانی فارسی زمانی هاوبەشی هەموو نەتەوەکان بێت، بەڵام لەو نێوەشدا ئەوەشی کوت کە دەتوانێن هەر کەس بابڵێن کورد بۆ خۆی زمانی کوردی خۆی بخوێنێت لە نێو خۆیدا ئازاد. کوردیش بۆ خۆی گەلێک جاران کتوێتی کە زمانی فارسی زمانێکی هاوبەش بێ، زمانی کوردیش لە پاڵی بخوێندرێ. لە ئیجازە وەردەگرم دە پێشدا باسی خەبەرنگارەکەی منە تۆ بکەین کە بە شێوەیەکی زۆر ناسالم پرسیارەکەی کرد. دەڵێ جیا لە بوحرانەکانی کە جەمهوری ئیسلامی سازی دەکا یەک سێری عەواملی هەیە کە بۆ هەمبەستگی ئێران منزوری ئەوەیە بۆ ئیتحادی میلەتی ئێران هەدەف قەرار دەدەن و منزوری بە شێوەیەکی ناسالم باسی کرد. ئەوە لەولایە بەڕاستی ئەو تلڤیزیۆنانە دەبێ لە جێگای خۆیدا کورد وەڵامی ڕێکوپێکی بۆوانە هەبێ. دەرابێتە لەگەڵ قسەی ڕەزاشای یا نەوەی ڕەزاشای گەورە یا هەر ناوێکی هەیە، ڕاستەکەی ئەمن زۆر خۆشبین نیم. جارێکی دیکەش کە زۆر جارشتیان لێپرسیوە کتوویەکی ئەمن مەسەلەی کۆڵبەران و سوختبەران ئەوانە حەل دەکەم. ئەمن پێم وایە هیچ باوەڕێکی بە چارەسەری مەسەلەکە نییە. ئەو دەڵێ ئەو مەسەلە مشکل ساز دەکا، بۆ نمونە دەڵێ ئەگەر سێ مەهەندیس پێکەوە بن، یەکیان خەڵکی کرماشانە بێ، یەکیان تەوریست بێ، جێگایەکی دیکە ئەوان هەری جێگایەکی بن، چۆن دەتوانن پردێکی تەرحی پردێکی دابنێن؟ ئایا دەبێ تەرجیمیان دەنێ خۆیاندا هەبێ؟ دوای دەڵێ بۆ خۆی دەڵێ وەڵا بە نظری من زمانی فارسی زمانێکی مشتەرەکە و هەمومان پێکەوە وەسڵ دەکا. ئەمن پێم وایە زۆر شت هەیە بۆ جواب بۆ ڕەزاشا یانی و پەهلەوی. ئەویش ئەوەیە کە بۆ ئەو چاوێک لەو وڵاتانە ناکەن کە چەند زمانیشان هەیە و ئەوە بلژیک ئەوە سویس ئەوانەی دیکە نەتەنیا زمانی دایک نەبووتە مشکل، بەڵکو لە سەرکەوتنی ئیسعدادەکان لە یەکگرتووی خەڵک لە بۆی کە وڵاتێکی ڕێکوپێک پێکەوە ساز بکەن، بەدڵەوە کار بکەن، خۆیان تێدا بەشدار بزانن. ئەخاتە هەموو مەسەلەیەکدا بەڕاستی ئەگەر خەڵک خۆی تێدا نەبینێتەوە حیت بە جدی کاری بۆ ناکە. جا بۆیە من پێم وابێ لەبەر لایەنگرەکانیشان کە شاپەرست و هەموو بە فکری ڕەزاشا و محەممەد ڕەزاشا و ئەوەن و هەموو ئەو تلڤیزیۆنانەش خودی ئەم ڕەزاشەش کە قسەی کرد هەر بەدڵیوانیشی قسە کرد، ئەوان بەدڵی یەکتر قسە دەکەن و ئامادەنین بۆ مەسەلەی نەتەوەکانی دیکەی ئێرانە یا بە قەولی قەومەکان هەنگاوهایەک باوێن. ئەمن لێرەدا ئەوە باز دەکەم، دوای دێم نۆرەدام کە بێتەوە هێندێک شتی دیکە باز دەکەم کە بەڕاستی دەبێت نەتەوەکانی ئێرانە یەکگرتوویەکی زیادیان بێ بە تەرحی دیکە بێنە پێشێش و زیاتر ئەم باسی کەمپینێک دەکەم کە ماوەیەک لەوەی پێشیش پێکات. کاک جەمال تۆ وەختێ کوڕیشای دەڵە زمانی سەرانسەری هاوبەش بێ فارسی بێ و نەتەوەکانی دیکەش دیارە وەک نەتەوە نێوان نانێ بەرحاڵ، بەڵام دەڵێ ئەو ڕێگا پێدەدرێت کە زمانێکی خۆیان بخێنێت. تۆ چەندە پێ دوایە کوڕیشای یا کەسانێکی دیکە کە لە ئۆپۆزیسیۆندانە ئەگەڵ قسەی بکەن، تۆ پێ دوایە چەندە خۆشببینی بەو قسەی کە سبەینی ئەمەدێتە دی؟ کاک سەڵات دیارە ڕەزا پەهلەوی کاتێ و قسەیە دەکا وەکو ڕەزا پەهلەوی کە خاوەن هێزە و با بڵێن سیستمێکی لە پشتە و دەستگای میدیایی بەهێزی لە پشتە و قسەیە دەکا. بەڵام من وەکو نووسەرێکی سەربەخۆ وەکو تاکێکی ڕۆژهەڵاتی کوردستان قسەی خۆم دەکەم، پێم خۆشە سەرکردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە با بڵێن زمان حاڵی حیزبەکان و نوێنەرایەتی خەڵکی ڕۆژهەڵات دەکەن وەڵامی ئەم پرسیارە بەڕوونی لە میدیای خۆیان بدەنەوە کە وەک چۆن ئەو دەڵێ ئەو ئێران بە وڵاتی خۆی ئەزانێ و دەڵێ زمانی ڕسمی دەبێت زمانی فارسی دەبێت زمانی ڕسمی ئەم وڵاتە بێ، منیش کوردستان بە وڵاتی خۆم ئەزانم. دیارە ڕۆژهەڵاتی کوردستان بەشێکە لە کوردستانی گەورە، بەڵام کاتێک ناوی کوردستان دێنم بەستم ڕۆژهەڵاتە. زمانی کوردی زمانی ڕسمی کوردستانە و من ئەو مافم هەیە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان زمانی کوردی بە زمانی ڕسمی خۆم بزانم. بۆ هەر بابەتێک لەو چەشنە بۆ بەڕێوەبردنی ئێران لە داهاتوودا
تەنیا شت ئەوەیە کە دەبێت ڕیفراندۆم بکرێت دەبێت بگەڕێنەوە بۆ ڕای خەڵک بۆ ئەوەی ڕای کۆمەڵانی خەڵکی ئێران وەربگرین ئەو نەتەوانەی کە لە ناو ئێران دەژین ئایا لە داهاتووی ئێراندا پێویستە ئەگەر قرار بێ بەر لە هەر شتێکدا بەر لە زمانیش ئایا ئەو نەتەوانە دەیان هەوێ لە چوارچێوەی ئێرانێکی یەکگرتوودا بمێنەوە دەبێت ئەوە ڕیفراندۆمی گەورەی بۆ بکرێ دەبێت کورد وڵام بداتەوە دەبێت تورک وڵام بداتەوە دەبێت بەلوچ وڵام بداتەوە لەوێدا حیزبی دیموکرات و کۆمەڵە نین لەوێدا خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانن کە دێن لە چوارچێوەی ڕیفراندۆمێکی بەریندا دەیان هەوێ لەگەڵ ئێران بمێنەوە یان نەخێر و ئەگەر سبەینی خەڵک ڕێژەیەکی زۆر لەو ڕیفراندۆمە داوای ئەویان کرد لە چوارچێوەی ئێراندا بمێنەوە دەبێت ڕیفراندۆم بۆ ئەو بکرێت زمانی ڕسمی ئەو وڵاتە چ بێ وەک چۆن زمانی فارسی هەتا ئێشتا زمانی ڕسمی بۆ بە باوەڕی من زمانی کوردیش و توانایی هەیە لە چوارچێوەی ئێراندا ببێتە زمانێکی ڕسمی دەبێت ئەوە بخرێتە ڕیفراندۆمەوە و بە هەمان شێوە زمانی تورکیش هەر بە هەمان شێوە ئایا ئێران وڵاتێکی یەک زمانیە ئایا ئێران وڵاتێکی چەند زمانیە لە ڕاستیدا کاک سەلاح ئەو چوارچێوەی کە ئێستا پێی دەگوترێ ئێران وڵاتێکە پێک هاتوو لە چەندین وڵات یعنی وەک چۆن ئێستا لێ ئەمریکا دەگوترێ یالاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە لە چەندین وڵاتی جۆراوجۆر پێک هاتووە کامڕۆکانی ئەمریکای گەورەیان پێکێنەوە ئێرانیش لە 100 ساڵی ڕابردوودا ئەو چوارچێوەی نەبووە کوردستان بەلوچستان لۆرستان ئەمانە هەموو با بڵێن حکومڕانی خۆیان بووە و لە ناوچەی خۆیاندا حکومڕانی خۆیان کردووە و زمانی کوردیش بۆ ئێستا و چەند ساڵی ڕابردوو نیە بۆ هەزاران ساڵە کە هەر بووە و هەر دەمێنێ بۆیە دەبێت بگەڕێنەوە بۆ ڕای خەڵک و ئەو قسەی ڕەزا پەهلەویش من هەروەک سەرەتای قسەکەمدا ئاماژەم پێ کرد دەبێ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان سەرکردەکان زۆر بەڕوونی لە میدیای خۆیان بێن وڵام بدەنەوە کە ئێمە ناچینە ژێر سەیتەرەی ئەم جۆرە گوتارەی کە لە ئێستا و خەریکە لە ڕێی میدیای خۆیانەوە تەزریق دەکرێت بە سەرانسەری ئێراندا و بە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانیشەوە کاتێک باز لە کرماشان دەکرێت کاتێک باز لە سنە دەکرێت کاتێک باز لە مەهاباد دەکرێت یان لە شارێکی دیکە دەکرێت ئەمانە خاچی کوردستانن خەڵکی ئەم ناوچەیەک بە کوردی قسە دەکەن بۆیە دەبێت هەر هەمووی لە چوارچێوەی ڕیفراندۆمێکی ئازاددا بخرێتە بەردەستی خەڵک و خەڵک قسەی لەسەر بکا و خەڵک ڕای خۆی دەربە بڕێ لە دوای بەڕێوەچوونی ئەم ڕیفراندۆمانەیە ئەو کاتە دەبێت حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە نوێنەرایەتی گەل دەکەن دەگەڵ لایەنەکانی ئێرانی دابنیشن کێشە سیاسیەکانی خۆیان وەلا بنین ئێمە گرفتی یەکجار زۆرمان هەیە بەڵام سەرەکی ترین شەدەوەیە کە دەبێت حتمما ئەو پرسانە بە ڕیفراندۆم یەکلای ببنەوە ڕوانگە بەرنامەیەکی هەفتانەیە تیشک دەخاتە سەر لایەنەکانی سیاسی و دۆخی مافەکانی مرۆڤ و ڕووداوە جیاجیاکان لە کوردستانی ئێراندا. ئەم بەرنامەیە هەموو ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 9:30 سەر لە بەیانی بە کاتی ڕۆژهەڵاتی ئەمریکا لە رادیۆی دەنگی ئەمریکاوە لەلایەن سەلاحی پیرۆتیەوە پێشکەش دەکرێت. هەروەها لە ماڵپەڕ و فەیسبوک و یوتیوبی دەنگی ئەمریکاوە بڵاو دەکرێتەوە. کاکەریم تۆش حتممە چاود لە وتوێژەکە کردووە لە بەشێکی دیکەی قسەکانیدا هێندێک شت باز دەکات کوڕی شای کە ڕەنگە لەگەڵ قسەکانی پێشووی یەک ناگرێتەوە بۆ نمونە دەڵا ئەو شتی کە مەتوانی وێتی تا ئێستا ئێران یەک پارچە ڕابگرێ مێژووی ئێمەیە ئەو ڕۆکانە دوژمنێکی نێوخۆی دێهەوێ ئەمەی لە بین بەرەیانی ئەو پارچەیە نێڵێت تۆ پێت وایە مەبەستی لە دوژمنی نێوخۆی چییە؟ هەڵا دوژمنی نێوخۆی تەفسیری زۆر لێ دەکرێت ئەگە لە خودی فارسەکان ئەگە بەڕاستی بچی لە کۆڵەوە لەو مەسەلەی وردبێەوە ڕاست کە دەڵێن دوژمنی نێوخۆی منزوری ئەو کەسانن کە سەر بە خۆیان دەوێت منزور ئەو کەسانن کە دەیانەوێت بە خۆیان بەسەر چارەنووسی خۆیان دازاڵ بن دەنا بەخۆشی دەزانێ و خەڵکیش دەزانێت گە دێتە سەر مەسەلەی پاک دوژمنێکی دیکەیەش بکە خەڵکەکە بەلاخەرە ئەمن لەو کوردستانم دیفاع لە کوردستان لەبەر کوردستانیش بێتی کە لەبەر کابرای شیرازی یا لەبەر ڕەزا شاه پەهلەوی ئەوەی نەکەم بەداخەوە بۆچوونەکان ئەوەیە دوژمنی نێوخۆی ئەو شتە دەزانن بەڵام باوەڕ کاکسەلا هاوڕێیان ئەویان بۆ ناچێتە سەرێ چونکە نیشاندراوە کە دوژمنی نێوخۆیی نەتەوەی کورد و یانەتەوەی بەلوچ و یانەتەوەی تورک نییە دوژمنی نێوخۆیی دیکتاتۆریەکە کە ئەوان لە دەورەی ڕەزا شاو عادەتیان پێگرتووە دەیانەوێت ئەوی بۆ خۆیان دەیانەوێت ئەوە سەر خەڵکی دابسەپێنن دوژمنی نەتەوەی ئەوەیە کە ئەوان بۆ خۆیانن کە دوژمنی دموکراسی دوژمنی دەنگدانێکی واقعین چوزانم دەیانەوێت لەسەر ڕاوە سیستێمێکی وەک ڕەزا شای گەورە بێت دیسان لەسەرڕاوە ساواچێک بێ ئەوەی بکە کە دیتمان دەماوەی ئەو سی چەند ساڵیدا کە حکوومەتی شایەتی لەسەر کار بوو ئەمە چیزی کە نابینم دوژمنی نێوخۆیی ئیلا ئەوەی نەبێ ئەوان ئاوا بیر دەکەنەوە کەسێک
شاپەرست نەبێ و بەخسە ئێرانی نەبێ و تەواوێتی ئێرانی بۆ لەسەرەوەی هەموو شتێک نەبێ. کاک جەماڵ هەر وەک ئەرزی کاک کەریمیشم کرد کوڕی شاید لە هەمان کاتدا کە دەڵێ نەتەوەکانی دیکەش ئازادن لە نێو خۆیاندا زمان بخوێنن زمانی زگمانجی خۆیان، بەڵام دەڵێ ئێستا ئەو یەکێتیە دوژمنێک دەیهوێت لە نێو خۆ ئەو یەکێتیە لە بین ببات. کوڕشایکت دیار بە خۆتانزان لە دەرەوە خۆ ئێستا نەچێتەوە ئێرانێ و ینی ئۆپۆزیسیۆنێکی ئەوەندەش بەهێز نییە کە بڵێ هەڕەشە لە کۆماری ئیسلامی بکە. لەو دەمەیدا ئەو قسانە دەکات تۆ پێ دوایە دوژمنی نێو خۆی دەبی چێ بێت لە ینی تۆ چۆن قسەکانی چۆن هەڵدەسەنجێنی؟ لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ڕەوت و جەریانی سەربەخۆی خواز نەکرد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە بەشەکانی دیکەی ئێرانیش دروست بوون و سەریان هەڵداوە. هەروەک دەبینین عەرەبەکان حیزبیان هەیە کە دروشمی سیاسیان جیابوونەوەی لە ئێرانەوە حەقی خۆشیانەوە مافی خۆشیانە و لە ڕۆژهەڵاتی کوردستانی شەر بە هەمان شێوە ئێمە چەند پارتی سیاسیمان هەیە کە داوای سەربەخۆی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن. ڕەوت و جەریانی دیکە لە ساڵانی ڕابردوودا هاتوونەتە گۆڕێ. گوتاری سەربەخۆیی لە ڕۆژهەڵاتی کوردستان گوتارێکی یەکجار زاڵە کاک سەلاح. کاک کەریم زۆر بە جوانی ئاماژەی پێ کرد. ئەوە بە دوژمنی خۆیان دەزانن. هەر کەسێک سبەینێ ئاڵای سەربەخۆی خوازی بەرز بکاتەوە ئەوان بە جودایی تەڵەب و بە جودایی خواز نێوی دەبن و بە دوژمنی خۆیانی دەزانن. ئەوان ئێران ئەو نەخشەیە کە ئێستا لەسەر با بڵێن ئەو چوارچێوە سیاسی و جوغرافیایی کە وەکو نەخشەی سیاسی ئێران مەترحە ئەوە بە ئێرانی گەورە دەزانن و هەر کەسێک باوەڕی بەوە نەبێت بە دوژمنی خۆیان دەزانن. یعنی تۆ تا لە نزیکەوە لەگەڵ ذهنیەتی فارزدانەنیشی نازانی ئەمانە چەندە دوژمنی نەتەوەکانی دیکەن. هەمیشە لە سنتری بڕیارەوە دانیشتون و ویستویانە بەسەر کورد و بەسەر بەلوچ و بەسەر لۆڕ و بەسەر عەرەبدا زاڵ بن و بڕیار بدەن و داهەوێت زمانی خۆیان بەسەر ئێمەدا بسەپێن. زمانی ئێمە زۆر لە زمانی ئەوان کۆنترا. قسەی من نییە، قسەی مێژوویە. بابەتی زانستی لەسەر نووسراوە. کوردستان سەردەمانێک بووە ناوی لە نەخشەکانی فەڕەنسەدا هاتووە لە 1400 و 1500ەکان باسی کوردستان کراوە کە لەوێدا ناوێک لە ئێران هەربوونی نییە. لەوێدا بە عێراقی عەجەم ناوی هاتووە، لە سەردەمانێکدا بە مەمالکی مەحروسە ناوی هاتووە، لە سەردەمی قاجاردا تو سەیر بکەم مێژووی ئێران بۆ سەردەمێک دەگەڕێتەوە ناوی ئێران. بۆی ئەمانە بەڕاستی بەتایبەتی ڕەزا پەهلەوی باگراوندێکی باپیری هەیە کە ئەو ڕەزاشا وەکو کەسێکی وا دەبینێت کە ئێرانی سەر لە نوێ بوژاندوێتەوە و دەبێت درێژە پێدەری ئەو ڕێگەیە بێ واگەر ئەو کارە نەکەس بینی ئێران تێدا بێسێت. بە باوەڕی من هەر ئاڵ و گۆڕەیەک لە ئێران دروست بێت، ڕژیمی کۆماری ئیسلامی نەمێنێ، خەڵک دەبێت زۆر یەکگرتوو بن، ئەحزابی سیاسی دەبێت زۆر یەکگرتوو بن، دەبێت بە دوای خواستنەوەیەکانەوە بکەون، نابێت چاوێن لە تاران بێ کە داوای پۆستێک مەقامێک بابەتێک بکەن کە ئەمڕۆکانی ئەوەی کە ئێمە دەیبینی لە باشووری کوردستان دوای 35 حکومڕانی بەداخەوە لەسەر یەک پۆستی سیاسی لە بەغدا شەڕ و ململانەیانە. ئێمە وڵاتێکمان هەیە کە ناوی کوردستانە، زمانێکی یەکجار دەوڵەمەندمان هەیە، دەبێت سبەینێ پشت بە زمان و خاڵک و نێتەوەی خۆمان ببەستین ئەو کاتە سەرکەوتوو دەبێت. کاکەریمەوەی کە کاک جەماڵ باسی دەکات لە چارتەوەیەکی زۆر گشتیترا و هۆویەتی کورد زاقتر دێنێتە بەرچاو کە بڕیاری ئاخری خۆی بدات لە ئێرانەدا سپێگەیەکی بەڕاستی دەبێت دەتوانی ئەوە بابەتێکە دەتوانین لە داهاتووشدا مە باسی بکەیت. کاکەریم تۆ ئاماژەت بە هەڵمەتێک کردە کە هەڵمەتێک لە دەرەوە پێکاتوە، لەلایەن چۆ پێکاتەوە مەبەست وایە پەیوەندی بە مەسەلەی زمان یا بە مەسەلەی پێناسای کورد یانەتەوەکانی دیکە لە ئێران بۆ ئەو هەشتەکە منۆ فارسی تەأسیری زۆر باشی خۆی کرد. نەتەوەکانی غەیری فارس توانیان پێکەوە هەنگاوێکی باش بە شێوەی مەدەنی هەڵێنەوە جێگای خۆیەکی تەلەڤیزیۆنەکانی کوردی زۆر بە دەقیقی هەم لەسەر ئەو هەشتەکەی یا کەمپینە هەم لەسەر ئەو قسانەی ڕەزاشایی قسە بکەن و لێکدانەوەی خۆیان هەبێ و جواب بدەنەوە. کاک جەماڵ تۆ پێت وایە ئەو هەڵمەتی کە لەگەڵ کاکەریمی باسی دەکەن تو پێت وایە کاریگەری هەبوو؟ وڵا بۆ کورد و با بڵێن لە دنیای مەجازیدا ئەوە لە دنیای دیجیتالدا تەسیری خۆی هەیە بۆی فارس جۆی لە دەنگی خەڵکی دیکە بێ، بۆی لەڕێی ئەوە بزانن کە زمانی کوردی و زمانی عەرەبی و زمانی تورکی زمانی بەلوچی ئەو نەتەوانی کە لە چوارچێوەی ئێراندا دەژین لە ساڵانی ڕابردوودا زەدرێژیان بەدەست سوڵتەی زمانی فارسیەوە بینیوە و ئەوە جۆرێک لە تەجروبەیەکی خراپ نەبوو بەڕاستی وە کاکەریم ئاماژەی پێکرد، بەڵام بابەتەکە زۆر لەوە قوڵترا. ئێمە دەبێت بگەینە یەک قەناعەت ئەوەش ئێمە کە نەتەوەی کورد هەزاران ساڵە لەسەر خاکی خۆمان دەژین، سەدان ساڵە ئەدەبیاتی کوردی بە زمانی کوردی دەنووسرێتەوە، هەزاران دەقی مەکتوب لە ئەرشیفخانەکانی ئوروپا بە زمانی کوردی ماون کە باز لە
دەوڵەمەندی ئەو زمانە دەکەن بە هەمان شێوە بۆ نەتەوەکانی دیکەش دڵنیام هەروایە کاک سەلاح بۆیە پرسی زمان پرسی نەتەوە پرسی خاک بابەتێکن کە یەکجار گرینگن و دەبێ نەتەوە بڕیاری لەسەر بدا من وەکو ڕۆژنامە نووسێک وەک نووسەرێک کاک کەریم وەکو هەڵسوراوێکی سیاسی هەرچیەک بڵین تەنیا ڕای شەخسی خۆمان دەردەبڕین بۆیە دەبێ لە داهاتوودا هەموو ئەوانە بخرێن بەردەم خەڵکی کورد خەڵکی عەرەب خەڵکی بەلوچ فارس بە هەمان شێوە ئایا دەیان هەوێ لە چوارچێوەی وڵاتێک بەناوی ئێراندا بمێننەوە ئەگەر دەیان هەوێ بمێننەوە چ زۆرە حکومڕانیەکیان دەوێ ئەگەر دەیان هەوێ لە چوارچێوەی ئەو حکومڕانیەدا بمێننەوە چ زمانێک زمانی ڕسمی بێ زۆر بابەتەکان یەکجار زۆرن بۆی هەرخۆش دامەژەت پێکرد قسە زۆر هەڵدەگرێ بەڵام من ڕوو دەکەمە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەمڕۆکانە فرشوبڵاویەکی یەکجار بەرینیان پێوە دیارە کاتی ئەوە هاتووە جویان لە خەڵک بێ کاتی ئەوە هاتووە کە حیزبی دموکرات ئەو دوولایەنە یەک بگرنەوە کۆمەڵەکان کە بەختەوەرانە لە نەورۆزی ئەو ساڵدا هەواڵی ئەویان داوە کە بۆ جوانە یەک دەگرنەوە دەبێ ناوەندی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەرین ببێتەوە ببێتە بەرەیەکی کوردستانی دەبێ هێزێکی کوردستانی دروست بێت لە ڕۆژهەڵاتی کوردستان دەبێ میدیایەکی بەهێز دروست بێت کە سبەینێ دەنگی ئێمە بگێنێتە تاران بۆیە بزانن کە خەڵک چی دەبێت لە داهاتووی ئێران کێشەکان زۆر نەتەوەین و سبەینێ دەکرێت ئێران وڵاتێکی ئازاد و دیموکراتیکیش بێ بەڵام من ئەوە لە عەقڵیەتی نەتەوەی فارسدا شک نابم لە عەقڵیەتی ئۆپۆزیسیۆنی فارسدا شک نابم کە ئێمە بتوانین لە چوارچێوەی ئێرانێکی دیموکراتیکدا پێکەوە بژین بۆ دیسانەکانی باوەڕم بۆ کە دەبێت خەڵک بڕیاری خۆی بدات هەر لەسەر قسەکانی کاک جەماڵی کاکەریم کوڕیشای ئاماژە دەکات دەڵا هەموو شتێک لە سەرووی اختلافی با بڵین سەریقەی سیاسی ئەوەی کە لە ئێراندا هەیە سەریقەی سیاسەیە بەڵام هەموو شتێک لە چوارچەوەی هویەتی میلی یا پێناسەی نەتەوەیدا دەمێنێتەوە بۆ بە تایبەت دیارە لێرەدا ئاماژە بە کورد دەکات دەڵەمە دەستەواژەی ئێرانی کورد بەکاردێنین ئێرانەکە ڕەنگە کورد بێ بەلوچ بێ عەرەب بێ ئێمە نەگۆی کە بڵین کوردی ئێرانی مەبەستیەوە نەک بڵین کوردی عێراقیشەیە کوردی سووریاشەیە تۆ پێ دوای بە گشتێکە گە نەتیجەگیری لێ بکەین کۆ قسەکانی ئەوەی ڕەزاشای چۆن هەڵدەسەنجێنی ئایا کورد بۆ دەبی لە ئێرانی داهاتوودا ئەوەندە بۆ کەسێکی وەکو ڕەزا پالەوی جێگای مەترسی بێت پێشدا ئەوە بڵێم ڕزاشا بە پێچەوانەی نەتەوەکانی دیکە دەو وێژەیدا من چەند جارم جرە 3 جار باسی کوردی کرد یەک ئەو جگای کە بە قەولی جەنابەت بڵێ ئێرانی کورد دوایە کە باسی مهندیسەکان دەڵێ مهندیسێکی کرماشانی کورد و ئێکیش ئازەری و 3 جار باس دەکە ئەمن پێم وایە ئەوە یەک دلیلی ئەوەیە ئەمەی کورد بەڕاستی دەگەڵەوەی کە هەموو کوڕەکەمان لە گەلەکانی ئێرانێ چالاکترین و لە مێدیا و لەوانەش مەترەحترین و جابەنووسین و بە هەموو شتێک بە پێچەوانە کە هێندێک کەس پیان وابوو کە قسەی وەی شتایەکی مثبەتی تێدایە ئەمەم پێم وایە بە نیسبەتی 2-3 ساڵ لەوەی پێش کە هەر باسی کۆڵبەری دەکرد دەتوانین چەند دەرسەدێک بڵین باشە کە ئەوە باسی زمانی دایک دەکاتەوە بەڵام داین حاڵدا کە باسی زمانی دایک دەکات 3-4 دلیل دێنێتەوە کە دەڵێ مشکلە یەک ئەزم کردی کە دەڵێگە بێن پردێک قساس یەکیش دوای دەڵێ مشکلاتی دیکەی لەسەر ڕێگایە یەکیش دەڵێ تعریفی زمانە فارسەکەی دەکات دەڵێ هەمومان پێکەوە ڕێک دەخا و هەمومان پێکەوە وەسڵ دەکات ئەمن بەش بە حاڵی خۆم بەڕاستی بە نیسبەت ئەگەر 3 جور ئالتەرناتیڤ شێ لە قسەکانیدا باس کرد بەڕاستی کەمترین هیوان بە ڕەزاشای هەیە ڕەزاشا شتێکی هەیە کە بەداخەوە لە بەشێک لە تەزاوڕاتەکان دەیان کورد ڕەزاشای گەورە و ڕەزاشای گەورە ئەوەش بە قەولی کاک جەماڵی ئیشارەی پێکرد هەر هەدەفەکەی هەیە ئاخرێدا وەک باپیری بێت باپیری کە سەرکوتی نەتەوەکانی ئێرانی کرد باپیری کە نەقشی لە کوشتنی سمکۆی قارەماندا بەفێڵ هەبوو کە سمکۆ هەمان کار دەیتوانی لەگەڵی بکە بەڵام کورد لەبەر مێهوازیەکەی لەبەر زۆشتی دیکە عادەتی نییە ئاوا بە ناجوامێرانە حتا دوژمنیش بێ بیکوژێ بۆیە ئەمن دەکولدا بەڕاستی خۆشببینیم بەو قسانە خۆشببینیم بەوە من پێم وابێ زۆریش کاک جەماڵ ورد باسی شتەکانی کرد ئێمە کورد دەبێت لەسەر هێزی خۆمان حیساب بکەین هێزی خۆمان بەهێز بکەین ئەمە پێم وایە نێوخۆی کوردستان ڕۆژهەڵات زۆر جددیتر لە ساڵەکانی پێشوو ئەهمیەت بە مەسەلەی سەربەخۆی دەدا ئەگەر لەبیرمان بێ دکتۆر قاسم دەکوت
ئەمە ئەو نەسلە خودمختاری دەوێت ئەمە نەسلەکانی دیکە ئەو بۆ خۆیان تەسمیم دەگیرن لەو دەمێەوە تا ئێستا لە شەیدبووین دکتۆر قاسمیەوە نەسلێکی دیکە هاتۆتە سەرکار کە بەڕاستی بەشتی دیکە ڕازی نییە بەڵام دەگەڵ هەموو ئەو شتانە بەڕاستی ئەگەم بمەوێ نەزەری خۆم بڵێم بە قەولی کاک جەماڵ دەڵێمە دوو کەسی نەزەری خۆمان دەڵێن و ئەوان دیکە ئەوە تەلەڤیزیۆنەکان و حیزبەکانە بخۆیان من پێم وایە حاڵی حازردا حەولێکی یەکجار زیدی بدرێ بۆ مەسەلەی فدرالیزم دەگەڵ هەموو نەتەوەکانی دی بکە ببێتە مەسەلەی ئەسڵی باوە کە مەسەلەی کورد مەسەلەی بتوانێ بە حاڵەتێکی فدرالی بتوانێ هەنگاوێکی زۆر بکاتەوە یعنی هەنگاوێکی زۆرە بۆیە ڕەفراندۆمی کە کاک جەماڵ ئیشارەی پێ دەکەم 100% دەگەڵین بە مطلقی بەڵام ئەتۆ گرینگە بە قەولی ڕابەرە سیاسیەکان بەپێی تەحلیلی مشەخص و شەرایەتی مشەخص ئێستا بڵێن 5 ساڵی دیکە 10 ساڵی دیکەس بۆ شەرایەت ئەوەندە دموکراتیک دەبێت کە تۆ بە ڕەفراندۆمێکی هەر ڕەفراندۆم موقعیتە زۆر زەحمەتیشە بۆەوەی ئەمە هەموو نەتەوەکانی ئێرانە پێکەوە داوای سیستیمێکی فدرالی بکەن بەڕاستی شانسی وەمان زۆرە من بەش بە حاڵی خۆم دیسان دەڵم لە ئەوڵش داکتور خۆش بینم چونکە ئێمە کورد زۆر مەترەحە بۆیە ڕزاشا 3 جار باسی دەکات کورد زۆر باوەڕی بەخۆیەتی کورد هەنگاوی گەورەیە دەتوانێت زۆر بەرەو پێش بچێت بۆیە دڵخۆشم بەو شتانە هیوادارم سێشت ئەو داوای کوردەکان نێو خۆ جێبەجێ بێ هەم بەرەیەکی یەکگرتوو ساز بێت ئەو حیزبەکان دموکراتەکان یەک بگرنەوە کۆمەڵەکان یەک بگرنەوە دەگەڵ حیزبی دیکە دەگەڵ بێ کەساەتی دیکە دەگەڵ بێ حتا میدیایەکی سەربەخۆ لە دەرێ بەهێز ساز بێ بە هاوکاری هەمویان بەڕاستی زۆر کاریگەری دەبێ و زۆر کەسیش باشی ئەرتەشێکی یەکگرتوو دەکەن ئەوانە هەموو شتایەکن کە بە عەمەل کورد دەتوانێت زۆر شتی دیکە بکا بەڵام ئاخردا ئەم پێم وایە کورد دەبێ لە ئەمریکا ولا ئەوروپا بنێوی دیکە زۆر پیانخۆن کورد دەبێت زۆر حەول بدا لۆبێکی هەبێ ئەگەر لە من چەند جاران کتوم ئەگەر لە $10 $2 بۆ دانێت دەبێت کار بکات وە کۆسەوەیەکان کە پاریان لە ئەوروپای کۆ دەکردەوە و وەکیلان لە ئەمریکا دەگەر کاریگەری لەسەر کۆنگرسمانەکانی ئەمریکا بێ کورد دەبێت ئەو لۆبێ بەهێزەشی هەبێت دەگەڵ هەموو چالاکیەکانی دیکەی کاک جەماڵ وردە لە کۆتایی پرۆگرام نزیک دەبینەوە هەر ئەو پرسیارە دێنمە لای تو ئێستا ئەوەندەی کە باس کرات سێ بۆ چوونی جیاوازەیە کوڕی شای دەڵێ نەڵێن بڵێن ئێرانی کورد نەک کوردێکی ئێرانی کاک کەریم باوەڕی بۆی هەیە کە بە شێوەی فدرالیزم نەتەوەکان دەتوانن بە ئامانجی خۆیان بگەن تۆش وە گەلێکی وەک تۆش ئەوەندەی لەسەر سۆشیال مەدیاکان باسی دەکەن پێیان وایە داهاتووی ئێرانی کە چوینەوە ئەم شتێ بە ڕەفراندۆم جێبەجێ بکەین زمینەی ئەوە هەیە بۆ داهاتووی ئێرانی پێ وایە بەوتێش جێبەجێ دەبێت پێ ئەو زمینە هەیە کە داهاتووی کورد لە کوردستانی ئێرانیە بە شێوەیەکی هێمنانە بچێتە پێشێ دیارە کاکەریمی ژاماژەی پێکرد سیستمی فدرالی سیستمێکی یەکجار سیستمێکی گونجاو بۆ بەڕێوەبردنی وڵاتێکی فرێنەتەوەی فرێزمانی بەڵام ئەوەل عەقڵیەتی سەرکردەی فارس و تاکی فارسدا هەمیشە سیستمی فدرالی وەکو سیستمی تەجزیە خوازی جیای خوازی تەجزیە تەڵەبی لێک دراوەتەوە تۆ لەسەر لەبەری قسەکانی ڕەزا پەهلەویدا بارەخنەیەک لە خۆمان بگرین ئێمە بۆ وشەی ڕەزا شاب بۆ ڕەزا پەهلەوی بەکاردێنین هیچ دەسەڵاتێکی نییە ئەمە لە بنەماڵەیەک پێگەیشتەوە بابوو باپیری شابوون خۆ بۆ خۆی شانیە ئەمە وەکتۆ من ناوم جەمال نەجاریە بژناوی ڕەزا پەهلەویە بۆیە باشتر وایە هەر بە ڕەزا پەهلەوی نایبینی ڕەزا پەهلەوی مافی ئەوەی نییە کە بڕیار لەسەرەوە بدا کە چ شوناسێک بە تاکی کورد ببەخشێ کورد وڵاتی خۆی هەیە خەڵکی کوردستانە زمانی خۆی هەیە بە زمانی خۆی دەدوێ بۆیە کورد تاکی کورد دەبێت بڕیار لەسەر خۆی بدا سێ بەشی کوردستانی گەورە لە دەرەوەی ئێرانن ڕەزا پەهلەوی بۆ قسە لەسەر ئەم بەشانی کوردستان ناکات بۆ ئامادەیە لەسەرەوە بڵێ ئێمە وشەی ئێرانی دەخینە پێش کورد نەخێر ئێمە وشەی کورد دەخینە پێش هەموو شتێک ئێمە کوردین ئێمە خەڵکی کوردستانین ئێمە زمانی خۆمان هەیە ئەگەر سبەینێ لە چوارچێوەی وڵاتێکدا بە ناوی فدرالی بڕیاری لەسەر درا و ڕەفراندۆم کرا ئێمەش لە چوارچێوەی و سیستەمە فدرالیەدا دەمێنینەوە خۆ ئێمە شەڕ لەگەڵ نەتەوەکانی دیکە ناکەین بەڵام ئەوە پێشبینی ناکرێ وەک چۆن کاکەریمی ئاماژەی پێکرد سەردەمی خۆی دکتۆر قاسم و باوەڕی بە سیستمی خودمختاری لە چوارچێوەی ئێراندا هەبوو دوای لە وتوێژەکانی داماژە بۆ دەکات دەڵێن نەتەوەکانی نەسلەکانی دیکە نەوەکانی دیکە بڕیار لەسەرەوە دەدەن دە ساڵی دیکە نەتەوەیەک پێگەیشتووە کە زۆر لە ئێمە عاقڵتر زۆر لە ئێمە ژیرانەتر بڕیار لەسەر چارەنووسی خۆی دەدەن
خواستی سربەخۆی خوازی خواستێکی زیندووە حزابی ڕۆژهەڵاتی کوردستان ناتوانن دژایەتیەوە بکەن. ئێمە حیزبمان هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان، هێزی پێشمەرگەی هەیە سربەخۆی خوازە، سبەینێ حیزبێکی فدرالی خواز و حیزبێکی سربەخۆی خواز خۆ نابێ پێکەوە بەشەڕ بێت. دەبێت لەسەر پرسنەتەوایەتیەکان یەک بگرن. منێک وەکو نووسەرێکی سربەخۆی خواز خۆ سبەینێ نابێ بە ڕیاری لە سێدارەدانم بۆ دەربچێ یان حکم بدرێم یان بخرێمە زیندانەوە. دەبێ مافی ئەوەم هەبێ ئازادی ڕای خۆم دەرببڕم. بۆیە هەموو ئەو بابەتانە زۆر گرنگن کە دەبێ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەر لە هەر شتێک یەک بگرن، یەک گوتاریان هەبێ، خواستی خۆیان وەکو نەتەوەی ڕوو بە تاران بێن نەگۆڕێ، وەک چۆن ڕەزا پەهلەوی دێ لە میدیای خۆی قسە دەکا. سەرکردەکانی ئێمەش جورئەت و شەهامەتی ئەویان هەبێ بێن بەڕوونی خواستی نەتەوەی کورد بێن ئاراوە. سپاسی هەردوولاتان دەکەم. کاک جەماڵ نەجاری نووسەر لە فەڕەنسا، کەریم هەڵاویسی چالاکی سیاسی لە نۆروێژ، سپاستان دەکەم بۆ بەشداریتان لە بەرنامەی ڕوانگەدا. بژی زۆر سپاس بۆیەوە. جۆگرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە تا بابەتێکی دیکە بۆ حەوتی داهاتوو هەر بمێنن بە سڵامە. ئێرە واشنگتنە، دەنگی ئەمریکا.